بەڵێ سەبارەت بەم بابەتە دەمانەوێت زیاتر گفتوگۆ بکەین بۆ ئەوەی بزانین چەند کەس تاوەکو ئێستا فۆرمی پڕکردوێتەوە ئەو شوێنەی کە دەستنیشان کراوە بۆ دروستکردنی ئەو یەکە نیشتە جێبوونانە کوێن دوابڕیار کوێیە لەکوێ دەمێننەوە و کێن ئەو کەسانی کە سوودمەند دەبن و کۆمەڵە پرسیاری دیکە لەسەر ئەم بابەتە مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. سوپاستانەکەین کاک مەسعود بۆ ئامادەبوونتان لەگەڵمان. لە ڕاگەیەنراوەکە باسی ئەوەتان کردو کە تیر و پشک دەکرێت. بە دیاریکراوی ئەتوانین بزانین کە ئەو تیر و پشکە کەی ئەنجام دەدرێت؟ زۆر سوپاس بۆ دەرفەتە. طبعا لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت ئەو بڕیارەدرا کە کۆمەڵێک شوقەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت لە کۆی کوردستاندا لە هەموو کوردستاندا دروست بکرێتن. ئەوەی حسەی شاری هەولێرە وەکو پارێزگای هەولێر 6,000 یەکەی نیشتەجێیە دروست دەکرێتن. وەکو جەنابی ئاماژەت پێکرد لە راپۆرتەکە لە 2 شوێنان هەڵبژاردووە. ئەو شوێنانش هەڵبژاردنەکەی پاش ئەوەی تاوتوێکردن و گفتوگوێکردن و هەڵسەنگاندنێکی باشی بۆ کرا لەلایەن لایەنی پەیوەندیدار کە چەند کۆبوونەوەک لە پارێزگای هەولێر ئەنجامدرا. لایەنەکانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان، سەرۆکایەتی شارەوانی، بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان و لایەنی تریش ئاماژە بوون. ئایا باشترین 2 شوێن چێیە بۆ ئەوەی جێگای ئەو هەموو شوقە بێتەوە؟ وەکو ئاماژەم پێکرد 6,000 شوقەیە. لە ئەنجامدا ئەوەی بڕیاری لەسەر درا ئەوەیە 4,000 شوقە لە مقاتعەی باغلۆ منارە دروست بکرێتن، 2,000شی لە گڕەسۆر جێبەجێ بکرێتن. ئیتر دەستکرا بە جێبەجێکردنی هەنگاوەکانیش ئەوەیە ئەوە کوژانەوەی زەویەکانە یاخود گۆڕینی ڕەگەزی زەویەکانە ڕەنگە بۆ مەبەستێکی تر بەکارهاتون بەس لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت بڕیار درا ئەو شوێنانە شوێنی زۆر باشیشن بۆ ئەوەی هاوڵاتیانی کەم دەرامەت لە شوێنێکی باش ئەو شوقانەیان بۆ دروستکرێت بڕیار درا لەسەر ئەو 2 شوێنە. وەکو ئاماژەم پێکرد 4,000یان لە باغلۆ منارەیە. طبعا ئەوانە هەموو دەکرێتە شوقە، دەکرێتە عیمارە لە باغلۆ منارە هەروەها لە گڕەسۆر. سەرەڕای ئەوەش بۆ تایبەتمەندی قەزای عەنکاوە ئەوەی شوێنێک دابین کرایە ئامادەکاری بۆ دەکرێت بۆ ئەوەی لە قەزای عەنکاوەش ئەو شوقە نیشتەجێیانە دروست بکرێتن. باشە کاک مەسعود تاوەکو ئێستا چەند فۆرم پڕکراوەتەوە؟ ئەگەر ژمارەکە دیاری کراوە کە 6,000 یەکەی نیشتەجێبوونە لە بەرامبەردا چەند خانەوادەی کرێنشین فۆرمیان پڕکردوتەوە؟ بەڵێ طبعا ئەو فۆرمانە لە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان بە ئۆنلاین ئەعلان کرا. ئەوانەی ئێستا پڕکراوەتەوە نزیکەی 6,000 ئەو 59,000 و شتێکە، یعنی خەڵک پڕی کردوتەوە. طبعا لەو 59,000 کە پڕکراوەتەوە حسەی هەولێر 6,000 جگە لە عەنکاوە. طبعا ئەو 59,000 حتما هەڵسەنگاندنی بۆ دەکرێتن. ئایا ئەوانەی پڕیان کردوتەوە ئەو مەرجانەی تێدایە کە ئەعلان کراوە؟ باشە مەرجەکان چین ئەگەر وابێ؟ دەبی یعنی دراسەتی لەسەر بکرێتن. مەرجەکان ئەوەی فۆرمی پڕکردوتەوە دەبی جارێک مستەفید نەبی لە حکوومەت چ بە زەوی چ بە سلفەی عەقاری هەر جۆرە سوودمەندێک لە زەوی کرابیتن طبعا ناوی دەردەهێنرێتن. ئەوە سیستەمێکی ئۆنلاینە. لەم نزیکانە ئەو 59,000 ئەوەندە یاخود ئەو 6,000 کەم دەکرێتەوە لە بۆ 6,000. لەو 6,000 ئیتر دەست دەکرێت بە تیر و پیشک. ئێستا لیژنەیەکەیە لە دەستەی وەبەرهێنان بە سەرۆکی لیژنەکە بەڕێز جێگری پارێزگاری هەولێرە بۆ کارە جێگشتی حتما جەنابیان لەو بوارەدا بەشدار دەبن بۆ ئەوەی ئەو ژمارەی کە خەڵک پڕی کردوتەوە فۆرمەکان بێتە 6,000. ئەو کات کە بۆ 6,000 تیر و پشک دەکرێتن بۆ ئەو خەڵکانی کە پێویستە بەجێرەی ئەو ڕێنمایانە سوودمەند بن. باشە کاک مەسعود دێمەوە سەر ئەو بابەتەی کە سەبارەت بە شوێنی یەکەکانی نیشتەجێبوونە، چونکە ئێستا کرێنشینان بێگومان چاوەڕوانی ئەوەن کە ڕاستترین و دروستترین زانیاریان دەست بکەوێت. بۆیە دەمەوێت بزانم لە هەندێک پیج و میدیا یاخود باسی ئەوە ئەکرێت کە گۆڕانکاری لە شوێنی یەکە نیشتەجێکە ئەکرێت. ئایا دوابڕیارە کە ئەو 2 شوێنی کە دەستنیشان کراوە هەمان 2 شوێنە بن یاخود بەڵێ بۆی هەیە کە شوێنەکان بگۆڕدرێن؟
نەخێر هە لە سەرەتادا وەکو ئاماژەم پێکرد کۆبوونەوە کرا بۆ ئەوەی وەکو ئاماژەم پێکرد ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە لە ناو کۆبوونەوەکە بوون وەکو ئاماژەم پێکرد و بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان بوو سەرۆکاتی شارەوانی بوو بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان و لایەنی ترش بوون لەگە پارێزگای هەولێر لەو کاتدا بڕیاردرا هەرێک بۆ چوونی خۆی بینی ئایا باشترین شوێن بۆ ئەمە بەستە کام شوێنە ئیتر پاش چەند کۆبوونەوەی و دراستکردن هاتین دانیشتینەوە لە پارێزگای هەولێر کۆبوونەوە کە لە بڕیاردرا لەسەر باغڵ و منارە و گڕەسۆر 4000 یەکە لە باغڵ و منارە 2000 یەکەس لە گڕەسۆر ئیتر ئەوە بڕیاری کۆتاییە هیچ گۆڕانکاری لەسەر ناکرێتن تەنها ئەو شوێنە دوو شوێنی باشیشن تەرخان کراون بۆ ئەمە بەستە باشە کاک ئەوەی هەر لای قسەیەکی دەکە لە سوۆسیال میدیا یاخود لایەکی تر ئەسڵ و ئەساسی نییە باشە کاک مەسعود ئەم یەکە نیشتە جێبووانە بێ بەرامبەر دەدرێ بە کرێنشینان یاخود کە نیشتە جێبوون تێیدا بڕێکی ڕەمزی پارە دەدەن بە حکوومەت چۆنە ئەمە طبعا ئەو کە دەکرێتن ئەوانە خانونە ئەوانە شقەنە باش ژمارەی عمارەکان ئەوی تەخمیمان کردی ئەو 4000 نزیکەی دەوری 100 عمارەیەک دەبیتن دروست دەکرێتن لە باغڵ و منارە طبعا ئەو منطقە ئاوادانیەکی باش و جوان لە خۆی دەبینیتن کە لە شوێنێک ببینین ئەو هەموو عمارە دروست دەکرێت بە هەمان شێوە لە گڕەسۆریشدا ئەو شقانش طبعا بەسعرێکی ڕەمزیە یعنی شتێکی زۆر مەدعومە چکە شقا ئەگەر لە حەزەی بکەیت دیاری نەکراوە بڕەکەی چەندێکە استثماریەکان دەبینی نرخەکانیان زۆر بەرزە نە ئەو وەختە دیراستێکی لژنەیەکی دەکەێت چکە ئێستامە لژنەیەکی ترشمانداناوە ئەو شوێنە ئێستا بڕیاری لەسەر دراوە ژمارەی عمارەکان بڕیاری لەسەر دراوە ئێستا لیژنەیەکی فەنی هەندەسی دانراوە بۆ ئەوەی بزانن ئایا هەر شقەیەک تێچووی چەند دەبیتن يعني تێچووی فعلی چەند دەبیتن طبعا ئەو وەبەرهێنایان هەرێکە کە تێ دروستی دەکاتن ئیتر ئەو بڕێکە بۆی دادەندرێتن بە شێوەیەکی ڕەمزی سعرەکەی ئەوە دەبیتن بەڵێ ئێمە سپاس دەکەین بەرحاڵ سعرەکە ڕەمزی دەبیتن لە سەرەتادا ڕەنگە بڕێک پارە داداتن دوایی بە قستی مانگانە ئەتا قستەکەی خۆی تاوا دەکات بەڵێ ئێمە سپاسی مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر دەکەین کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵ ئێمە بووی وەڵامدەری پرسیارەکان مابووی سپاس